لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی سەرما خواست لەسەر ماسی زۆر دەبێت و هاوڵاتیان بۆ دەستکەوتنی ماسی ڕوو لەو شوێنانە دەکەن کە ماسی لێ دەفرۆشدرێت یاخود لێ ئامادە دەکرێت. مامۆستا نەسرین یەکێکە لەو هاوڵاتیانەی کە حەزی لە خواردنی ماسیە و بۆ کڕینی ماسێکی برژاو ڕووی لە یەکێک لەو خواردنگانە کردووە کە ماسی لێ دەبژێندرێت تاوەکو ماسێکی خۆشکراو بەڕوو بە هەنار بەرێتەوە ماڵەوە و لەگەڵ خانەوادەکەی بخوات. من لە هەر چوار وەرزەکەی خۆم زیاتر لە وەرز زستانە حەزم لێتی زیاتر ماسەکە برژاوێ بە تەنور واش بێت یعنی زیاتر ببرژێت خاونە بێت و لیمەندۆزیشتیشی پێوە بێت چکار لیمەندۆزیاو زام سەحی نییە زیاتر ئەگەر بە هەناریە بە ئاوی لیمۆ پێم خۆشترە. کاربوو جنوب و تەقتەق و کوردستان و ڕەقە و سوورە ئەو جۆرانی ماسین کە لە سلێمانیدا هەیە و ماسی کاربوو جنوب بە تامترینی ئەو ماسیانن کە هاوڵاتیان زیاتر خواستیان لەسەر و دەیکڕن. جۆرەکانیان سوورە هەیە کارە بێ بەس ئەوەی کە مەرغوب لە بازاڕە ئێستا بەس کارە بە لە 185 بازار کارە بە. هەر وڵاتە و بە جۆرێک حەزی لە ئامادەکردنی ماسیە و لە شاری سلێمانی ماسی زیاتر بە برژاندن یاخود سوورکردنەوە ئامادە دەکرێت و لە هەندێک لا وڵاتانیش لە پاڵبژاندن و سوورکردنەوەدا شلێژ بە ماسی لێ دەنجێت. هەروەها ماسی زیاتر بەڕوو بە هەنار و لیمە و تەماتە و پیاز و بیبەر خۆش دەکرێت و وەستاکانی برژاندنی ماسیش دەڵێن ماسی بەڕوو بە هەنار بەتامترینە و زیاتر ئامادەی دەکەین. وەڵام من نزیکی 6 ساڵەکاری برژانی ماسیەکەم زیاتر لە فەسڵی سەرمایە خەڵک خواستێکی زۆریە لەسەر ماسی جا خەڵک حەزیرێتی بەڕوو بە هەنار و مزر بێت و شتێ ئالەم بابەتانە تێگەی هەشە حەزیرێتی مزر نەبێ سایە بە لیمۆ حەزیرێتی بڵێن بە شێوازی ڕووبانارەکە نییە لیمۆکۆک و ڕووبانارەکە نییە زیاتر ڕووبانارەکە مزرێکە ئەمە بەس ڕوو بە هەنارە ئەمە بەس ڕوو بە هەنارە هیچ شتێکی تری تێ ناکرێت بەس بڵێن ئەمە زیاتر بڵێن ماسیەکە مزرەکە تێگەی زیاتر بەعام بڵێن لە 10 نەفەرە احتیمالیە نەفەرێت داوای کاکە بڵێ ڕووباناری پێومەکە چکە لە بەرەوەی بەعام خەڵکی ئەمە حەزی لە شتی ترشوشتی وایە زیاتر بە ڕووبانارەکەش نەبێ بە لیمۆ ترشی ناکا باسیەکە. ساڵانە ڕێژەیەکی زۆر ماسی بەرهەم دەهێنرێت و دەخرێت تا بازاڕەکانی سلێمانی بە چەندەها جۆر و قەبارە و هاوڵاتیانیش بە پێیخواست و حەزی خۆیان ماسیەکانیان دەستنیشان دەکەن و سفرە و خوانەکانیانی پێدەڕازێننەوە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.